کوردستان لە هەزری لاواندا کۆتایی بەکارەکانی هێنا تەوەری سەرکرداکە 5 کۆتایی بەکارەکان دابنیچێک لەو میوانانە کە تەوەری هەبوو باسی مامۆستا مەسعود عەبدولخالق نووسەر و چاودێری سیاسی لەگەڵ منە بێ لە تەوەری یەکەمی ئەم دیدارە تایبەتە کە تایبەتە بە دیداری دەوڵەتی نەتەوەی کوردستان لە هەزری لاواندا هەر لەگەڵ ڕۆژنامەنووس لەتیف فاتح فەرەج جەرە میوانە بن و پێکەوە گفتوگویەک لەسەر دەوڵەتی کوردی و شوناس و ناسیۆنالیزمی کوردیەکەین سەرەتا لە مامۆستا مەسعود عەبدولخالق خۆ دەست پێکەم مامۆستا ئەگەر بە کورتی باسێکی ئەو تەوەری خۆتی کە ئەمڕۆ لێرە بۆ گەنجان و بەشداربووان لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ ئێوە باسان کرد لە دیداری دەوڵەتی کوردستان بۆ هەزرینەتەوەی بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە باسی ئەومان کرد کە لە ئەسڵدا لە ڕووی قانونی لە ڕووی سیاسی لە ڕووی تاریخی کورد ئامادەکاری زیاتر هەبوو لە میلەتانی تر لە بۆ دەوڵەت بەڵام هەندێک ڕێکەوتنامە وا هاتە پێش بۆ ئەوەی گەنجانمان سیقیان بۆی هەوی کە دەوڵەتی کوردستانی حەقی خۆیتی و ئەوەندە دووریش نییە لی ئەگەر ئیشی لە بۆ بکرێ باسەکی ئەو تاریخەمان کردووە باسی هەندێک ئەساسی قانونیمان کرد و باسی ڕێگریەکانیشمان کرد کە ئێستا بەو وەزعی ئێستا بەو پەرتەوازەی بەو نەوع ئیداری و سیاسی و قانونی بەو دێزاینی دەوڵەتی کوردستانی وانایەتە دی بەڵام نێزیچە هەردەمەچی سەرکردایەتی خۆمان ملی دەوڵەتداری گرت و بە شێوەیەکی جوان و ستاندەر دەوڵەتمەندی نزیکە بەڵە باشە مامۆستا لەتیف جەنابیشتان ئەمڕۆ بەشدار بوون لێرە وەکو چۆزانە بەشدار بوویەک لە کۆڕ و دیبەیتی ئەمڕۆی دەوڵەتی نەتەوەیی لە هەزری لاوان تا چەند بابەتەکان پێ باش بوو و تا چەند ئەم بابەتە تیۆریانە پێویستە بکرێنە کردار و چیتر لە گفتار و قسە دەربچین ئەزانی هەر بۆ خۆی هەموو میتینگ و گفتوگۆیەک لەسەر دەوڵەت ئەمە دوای لە نۆتیۆکەوە کە نەگەێستا یعنی دەبێت بە بەردەوامی ئێمە ئەپدەیتی خۆمان بکەینەوە باسی دەوڵەتی کوردی بکەین باسی دەوڵەتی کوردستانی بکەین باسی ئەو بکەین کە دەبێت ئێمەش لەسەرکی خۆمان بوەستین تاج و تەخت و بەختمانە بێ ئەمە خەونی ئەحمەدی خانیە خەونی مەلای جەزیریە خەونی حاجی قایری کۆیە خەونی هەموو سەرکردە سیاسەکانی ڕابردووە کە خوێنیان بەخشیدەوە من ئەم خەونە دەبێت بکەینە واقع من بۆیە دەبێت باسی بکەین دەبێت گفتوگۆی لەسەر بکەین دەبێت لاوان قسەی لەبارەوە بکەن دەبێت نووسەران قسەی لەبارەوە بکەن دەبێت ڕۆشنبیرەکان سیاسیەکان بە تایبەتی ئەمڕۆ ئێمە ڕۆژی لێبوردەی جیهانیە ئێستا ئێمە لە بەردەم شەڕێکی گەورەیین و لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەیشین لە بەردەم هەم شەڕێکی گەورەیە هەم گۆڕانکارێکی گەورەیە گەورەکە گۆڕانکاری گەورەکە چێ بۆی بینێ شەڕی گەورەی ئەو کێستێمە لە بەردەم هەم شەڕی ئەوەیە کە ئێمە خۆمان دوای داعش و دوای ئەو گۆڕانکاریەکە ناوچەکە ڕووەدا ئێمە ئاچینە کوێ ئایا گەڕێنەوە دواوە ئایا ئەبینەوە عێراقی ئەبینەوە ئێرانی ئەبینەوە تورکی یا ئەبینە خاوەنی خۆمان مامۆستا مەسعود دوای داعش دەبێت چی بکەین ئەگەڕێمە وڵات بێگومان کرد خۆی ئەوەی کە هەیە لە ئێستادا ینی هەموو لایەک دەوڵەتیان دەوێت ئەو هیچ گومانی هەر کەسێک پیرێژنێک نانەشی دابتە پێشمەرگە بەو نیازێتی کە دەوڵەتی لە بۆ دروست بکە بەڵام ئیسپاتی کرد بەو ئەزمونەی یعنی ڕەیەک هەبوو کە قەچەکە با گەندەڵ بین قەچەکە با ناڕێکی بیاڵە با بە دەورە دروست بوون بچین دەرکەوت نابی بەو شێوازە ئیستعدادێکی دەوێت شارەزاییەکی دەوێت لە قانون لە سیاست پێویستە ئەو مەلەفانە ئامادە بکرێت ئەوەنە پێویستە یعنی دەرفەتی لە دەستوانیت جارش لە شعار دەرچێ بەڵێ تا ئێستا هەر لە دروشمەیە کە باسی دەوڵەتی خۆی ڕەنگە نەیشویست پێ ئەمە خەڵکیمە هەموو دەوڵەتی دەوێت بەسەرکردەکان بەڵام بەو شێوازەی کە تا ئێستا کراوە شان بەشانی بانگێشە بۆ دەوڵەت شان بەشان بە گەندەڵی ناکرێت دەبی ئەوەی ئەو نەزەریە کۆتاییات یعنی بەڵێن بوو باڵێن مانجیدا پێشی هەڵبژاردننی ئەمریکا دەوڵەت دروستکەەوە دروست نەکرد کاتە ئێستا دەبی بیگۆڕین خودتەکەمان بگۆڕین دەبی بیکەینە نەخشە ڕێگا دەبی بەشداری هەموو لایەک چێقین لیژنەتی باڵای لە سەرکردەکان پێک بینین لە بۆ دەوڵەت دروست جەزائیریەکان بە 10 ساڵ توانیان دەوڵەت ڕابگەێنن و سەر بەخۆی خۆیان ڕابگەێنن بۆ ئێمە بە 90 ساڵ نەماتوانێت لە فیدراالیەت دەرچینەوە پرسیارە بۆ جەنابیشتە مامۆستا بۆ یەک شتەیە قەیرانی ئێمە ئەوان زۆر فەرقی هەیە ئیوان بەڕەسمی دەوڵەتی داگیرکردەکە ناوی مستعمەرە بوو ناوی ئیستیعمار بووە ئێمە ئەو دەوڵەتەمان ناوی لێنەندرایە ئیستیعمار ناوی لێنەندرایە دەوڵەتێکی خۆمان گوایە ئێمە دەبی ئیش لە ساوای بکەین کە ئێمە مستعمەرەین عێراق دەوڵەتێکی ئیستیعماریە ئیقلیمی کوردستان لە ڕووی قانونی دووەری لە ڕووی تاریخ لە هەموو شتەکان ڕەنگە نەک لە شان بەشانی عێراق ڕێگا ئەسیلتریش بی دەبی خۆمان بە شەعب تعریف بکەین لە ئومەم متحیدە ئەوانە هەموو ئیش و کاری لەوێ نەکرا جەناب لەسەرەوە قسە لەسەر و پرسە بۆچی بە 90 ساڵ لە فیدراالیەت دەرنەچووین لەبەرەوەی ئێمە بەسەر
تورکیا و عێراق و ئێران و سووریا دابەش کراوین لەناو ئەو فۆرمەیە ئێمە بووینەتە عێراقی بووینەتە تورکی بووینەتە ئێرانی بووینەتە سووری یعنی لە کوردبوون شۆراوینێتەوە لە کوردستانی بوون شۆراوینێتەوە ئێمە بە درێژایی مێژوو لە شۆڕشەکانە کارمان لەسەرەوە کردووە گەر ناوین شۆڕژەگەر ناوین هەرچەندە من زۆر تێبینی لەسەرەوە ئێمە شۆڕشەکانمان تەواو بۆ یا تەواو نەبووە بە ئەگەر ناوی بنینەوە بە درێژایی مێژوو کارمان لەسەرەوە کردووە جارێ ئەم داشۆرینە لە خۆمان دابڕین یعنی ببینەوە بە ئینسانی بوونمان بێتەوە بە کوردبوونمان ئەمە کاتی ویستووە باسلەوەکە کەستا هەوڵێکەیە بۆی بەرەو عێراقی بوون بچینەوە جارێکی تر هەرێک لە چاودێران پێ ئەو پرۆژەکە هەیە بۆ مامەڵەی بەغا لەگە پارێزگاکان هەوڵێکە بەرەو بە عێراقی بوون لە دەوڵەتی من لام وایە ئەوە کاردانەوەیە ئەوە کاردانەوەی ئەو بارودۆخە ناجۆرەی ئابووری و سیاسەیە کە ئێستا دروست بۆ وارێمی کوردستان و کاردانەوەی ئەو مامەڵە ناجۆرەیە کە لەگەڵ یەکایکەین کاردانەوەی بە ناردنەوەی سەرۆکی پەرلەمان بۆ ماڵەوە کاردانەوەی بە هەڵوەشانەوەی حکوومەتی بنکە فراوان ئەم کاردانەوانە زۆر جار هینیلا دروستە بێ بەشێکیشی پەیوەندی و پەیوەستە بەوەوە کە تۆ نەوتە فرۆشی باسی سەربەخۆی ئابووریەکەی بەڵام ناتوانانی باسی سەربەخۆی ئابووریەکەی بەڵام ناتوانانی باسی سەربەخۆی خنکاو دەست بۆ تەڵەپیشەلا ئێمە خەریکە ئەوان دەست بۆ تەڵەپیشەلا ئێمە خەریکە ئەوان ئێمە خەریکە ئەوان گرنگە سەرکردایەتی کوردەبی لە وەڵامەکەی سوودی زۆر ئەوەیە کە استراتیجیەتێکی گر سەرکردایەتی کورد معناوی نییە خائینە استراتیجی وای زانی لە ڕێی تورکیا وای زانی لە ڕێی ئەمریکا وای زانی لە ڕێی تەهران دەوڵەت دروستن ئێستا لە ڕێی ئەوانە دەوڵەت دروست نابێت خۆیان عەقڵمەندانی جیهان ئامۆژگاری کوردیان کرد جارشکە بڕۆنەوە بەغدا بینای دەوڵەت لەگەر بەغدا چکە لێ مؤەهەلە و لە ناو خۆشتان ڕێک پێک بۆ ئەوەی ئینتیما بە قووەتەوە لە ناو خۆنان ڕێک و پێک مەبن بۆ ئەوەی خەڵک عێراقی پێ باشتر ڕێگە گەشتن بە دەوڵەتی نەتەوەی سەربەخۆی کوردی لە بەغاوەیە ئەبێ بەغای تێپەڕی نەخێر تێپەڕینەکە چۆنە ئێمە کاتی خۆی زۆر داوامان کرد کە عێراق لە بەندی حەوت دەرنەچی کە سەرکردایەتی خۆمان بەرپرسیارە لەوەی کە عێراق لە بەندی حەوت دەرچوو بێ ئەوەی تەعهود دەچێت کاتە ئێستا و کامیل سیادەیە کاتە ئێمە ئەگەر دەوڵەتشمان بێ دەبی لەوان داوا بکەین یعنی ئەو ڕێفراندۆمێک کە باس دەکرا بەڕاستی هەڵە بوو ڕێفراندۆم لە بۆ شعبی کوردی بەپێ قانونی دووەلی جارێ نابی دەبی ئیشی لە بۆ بکرێتە بێ کاکلەتیڤ تا چەندە بەستنی کۆنگری نەتەوەی کوردی لە ئێستاە کە هەر چهار پارچەی کوردستان لەیەکەوە کۆبکاتەوە گرنگە لە ماوەی ڕابردوو هەوڵەکانمان بینی بەڵام سەرکەوتو نەبوو بۆی هەر چهار پارچە کۆبکاتەوە چی بکرێت لە ئێستا بۆی کورد تەبایی بپارێزێ ئەزانی ئێمە یەکێک لە کێشەکانمانەوەی چەتری کۆکەرەوەمان نییە چەتری کۆکەرەوەمان نیە بەو مانایی کە بۆ نمونە ئەگەر کاک مەسعود وەگەوەی کە پێشتر مام جەلال هاوکاری بووتی دەنگدان بە مام جەلال دەنگدان بە کاک مەسعود دەنگدان بە مام جەلال و پێشتر کاک نەوشەوان هاوکاری بۆی چوار جار سەردانی کرد وەک پشتگیریەک لە پرۆسەکانی ئەگەر ئەم چەترە بتوانانی هەمومان کۆکاتەوە من بڕوام وایە کۆنگرەی نەتەوەیش دروستە بێ ئێمە تا ئێستا ئەمان نییە تا ئێستاکە لەمپەرە ناوخۆیەکانمان زیاتر لە لەمپەرە دەرەکیەکان یعنی ئەوە ئێمە ڕێک لە ناوخۆیەکان تێپەڕین کاک بەوە تێپەڕێنین کە لانی کەم هەمومان بیرەوەکەینەوە ئێمە هێشتا قوربانین ئێمە هێشتا جەلاد نین ئێمە هێشتا ستەمکار نین ئێمە قوربانین لەبەرەوەی دەوڵەتمان نەبووە تاج و تەخت و بەختمان نەبووە ئەگەر ئەم بریارای ئێمە دروست بوو ئەگەر گەشتی ناو قەناعەتەی کە زاخۆ ئازاری زاخۆ ئازاری کفریە ئازاری کفری ئازاری خانەقینە ئازاری خانەقین ئازاری ئاکرەیە من ڕواکەم ئێمەتوانین قۆناغە تێپەڕین ئێمە هێشتا نەک لە ناو باشووری کوردستانە تەنانەت ئەمە منەڵەم باشووری کوردستان تەنانەت ئازاری ئامەدە ئازاری خۆمان نازانین ئازاری سنە بە ئازاری خۆمان نازانین ئەمە گشتیە ئەمە تەعمیم بکرێت کە ئازارەکان بە ئازاری خۆمان من وایە بینم لە دیدگای سیاسەکانی کووردا بەڵێ گشتیە بەداخەوە سیاسەکانی کورد زۆربەی زۆریان وابیرەکەنەوە زۆربەی زۆریان یعنی تۆسێکە زۆر جاری بە یەک تۆمەتبارەکەن بە خاین و بە خۆفرۆش و بە نازانین لۆکاڵیوانە بەڵام هەمووشیان هەمانە و یاریاکەنەوە کە بەوە بە یەکەڵێن باشە مامۆستا مەسعود ئەگەڕێمە بەلات کاکلەتیڤ باسەوەکرێ ئەنی زۆرجار پرسێکێکە و ڕژێنرێ ئەویش ئەوەی ئایا تا چەنە لە شۆڕشدا ینی پانتای یەک دیاری کراو بووە بۆ دەوڵەت لە ماوەی ڕابردوو شۆڕشە یەک بەدوایەکانی کورد تا چەنە بەسکردن لە دەوڵەت پانتایی شۆڕشی داگیر کردویان کار بۆکردنی کارێکی جدی و عملی بووە هەرچی شۆڕشە هەرچی جوولە کە داوای لامەرکەزی کرد یان داوای حکومی ذاتی یان فیدرالی یان کوردی هەمووی موقت لە کۆتاییەکەی لا ئەو مەبەستی دەوڵەت بەحەق خۆی دەزانی ئەنگ نابێ ئەمە هیچ ئیتیهامێکی شۆڕشەکانی پێشوو یان سەرکردەکانی پێش بەرین نەیزانێت ئەوەی دەوڵەت بکە لە ناخیدا بەڵام ڕەچاوی باری ئیقلیمی و باری جیهانی کردێکا و کاتی نەڕەخسا بەڵام ئێستا ڕەخسایە یەکجار زۆر ڕەخسایە زۆر بەداخەوە سەرکردایەتی ئێمە بەڕاستی جوان نەیزانی تەعامل لەگەر ئەو قۆناغا ئەو دەرفەتە زێڕی نەبکە
بۆ جوان سەکردایەتی کوردی نەیتوانی ئەو دەرفەتە سەرنە بخۆزێت لەبەرەوەی یەک ناخێنەوە قبول یەکتر ناکەن لەبەرەوەی جوامێنانە نایەنە پێشەوە لە یەکتر لەبەرەوەی چاو لانی کەم چاو لە کێماسەکان یەکتر ناپۆشن نەک ئەوە لانی کەم وەک نایاسێکی یەکترەکەن یعنی یەکێ لە گرفتەکانەوەیە تۆ نارە سەرچەکە لە بیرکەی بەڵام لە ناوخۆیان نار بۆ خۆت دۆستەوە بەداخەوە ئەمە یەکێکە لە گرفتەکانی ئێمە یەکتر نەخوێندنەوە بیرنەکردنەوە لە یەکتر پێکەوە نەبوون پێکەوە نەکردن یەکتر قبول نەکردن بە جیاوازەکانەوە ئەمە یەکێ لە کێشەکانی ئێمە کە تا ئێستا ئێمە پێوەکەیەوە زۆر بەشەکەواتە ڕێگەی گەشتنەوە بە دەوڵەت لە قسەیەوە تێگەشتن پێویستە لە ناو خۆی کووردا دانیشتن و گفتوگۆ و ڕێزگرتنی یەکتر هەبێت تا ئەوەی بگەین بە دەوڵەتی سەربەخۆی کوردی جارێکتر حەزەکەم قسە چی بکەم دوو پرۆسە لە کوردستان بەڕێوە بوو پرۆسە گەندەڵی بوو پرۆسە چیش بینایی دەوڵەتی بوو پرۆسە گەندەڵێکە لە کۆتاییدا سەرکەوت ئێستا سەرکەوت بەڕا پرۆسەی دەوڵەتی شکستی هینە پرۆسە گەندەڵێکەوە پرۆسەگەلێک لەلایەن تەبەقەکەوە لە کوردستان تەبەقەکەش بەڵێن لە ناو یەک حیزب نییە دابەش بۆ دەری برانە ئیشەکانیان ڕێکوپێکە هەندەسیە بینایە هەمووشتا بەڵام ئەوەی دەوڵەتداری بەڕاستی دراست نەبوو شکستیشی بۆ نەکرێنە بەڵام قۆناغیشتمان ئێستا دێتەوە پێش ئەنی ئێمە دەبی ئاگداری ئەوەی بین ئەو قۆناغی دێ تۆزێک سەختە تۆزێک قورساییەکمان لە پێشە ئەو حیزب و جەماعەتانی کە مقاومەتی مانەوەیان نەمینێت بڕک بچووک دەبنەوە دوای داعش بێ کورد چی بکەن دوای داعش ئەوەیە چەکەمان کە ئەو هەورازێت هەمویان تایدا بەسەر ناکەون بەڵام دەبێتە فۆرماتێکی نوێ جارێشتر بە عەقڵێکی تازەوە دەبینەوە برا دەبی ئیش بکەینەوە ئەو کاتی یەکتر بە مەزلومی دەبینین ئەو جاران لەسەر ئەساسێکی علمی قانونی سیاسی زۆر بەوردی دەبی نەخشەڕێگای دەوڵەت بین چکە دێتەوە پێش کاکلەتیف زۆربەی پێڕۆ و پرۆگرامی حیزبەکان بێگومانەوە من ئضافەیە بکە بۆ قسەکانت زۆربەی پێڕۆ و پرۆگرامی حیزبەکانەکە هەڵبیتەوە زۆربەیان باسییان لەو کردووە کە باوەڕیان بە دەوڵەتی سەربەخۆی نەتەوەی کورتەوە و کاری بۆکەن تا چەنە بەڕاستی ئەم پەیڕۆ و پرۆگرامی هەرێکە لە حیزبە کوردەکان لە باشووری کوردستان بۆتە کردار یان نەخێتەنها دروست بە و لە هەموو کۆنگرێکا دەنگی لەسەر ئێرێ و پەسەند کراوە ئێمە لە باشووری کوردستانێکی لە کێشەکانمانەوەیە من یە سەقسێکی تریشمێ بەڵام باس بۆ پەیڕۆگرامەکە باس کرد لە باشووری کوردستانێکی لە کێشەکانمانەوەیە ئەو پەیڕۆ و پرۆگرامەی نووسین تەنیا بۆ نووسینە تەنیا بۆ خوێندنەوەیە بۆ هیچ لەسەرکردن نییە ئەگینا پەیڕۆگرامی پارتی دیموکراتی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بزوتنەوەی گۆڕان هیلایەنە ئیسلامیەکان کای خوێنیتەوە پڕە لە ئومێد پڕە لە گەیشتن بە هیوا پڕە لە گەیشتن بە لووتکە بەڵام کە دێتە سەر ئەرزی واقع هەر ئەو حیزبانە لە پارتیەوە کە سیوەشت کورسی هەیە تا تاوانی کە کورسی زۆر کەمیشانێت تا یەک حیزبی شوڕی کە یەک کورسی هەیە هەمویان لە کردەوەیە ناومێدی پەخشەکەنەوە گرفتەکە ئەوەیە دەوڵەتی کوردی بە تێپەڕین بەسەر فەرشی ئەردۆغان و عەبادیە تێناپەڕێ دەوڵەتی کوردی بە تێپەڕین بەسەر خاک و خۆڵی کوردستانە تێپەڕێ ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە بە عێراق و تورکیا و ئێران بڵێن ئەکرێ ئێمە دراوسەی باش بین ئێمە 100 ساڵە لە توارچەوەی چەوسینەوە لە بینە برین بەڵام ئەکرێ دراوسەی باش بین خێرمان بۆ ئێوە شەبێت ئێستا ئێمە دراوسەیەکی تەسلیم بووین بە تورکیا خێربێری دنیامان بۆی هەیە بەڵام تورکیا زۆر جار لە زاری ئەردۆغان وانەوە مەسەڵەن ئەڵەم دەستبردن بۆ دەوڵەت هەر دوێنێ پێری ئەردۆغان قسەی کردو باسی شیمالی عێراقەکە کە لە ئەسڵا ئەمە خەریکە عەرەبەکانیش باغواز بەڵام پێویست نییە کورد پەیوەندیێکی دیپلۆماسی لەگەڵ دەوڵەتەکانی دراوسەیەتی باش یعنی پەیوەندی باش لەگەڵ ئەردۆغان پەیوەندی باش لەگەڵ عەبادی پەیوەندی باش لەگەڵ ڕۆحانی دراوسەیەتی باش یعنی پەیوەندی باش لەگەڵ تاران و ئەنقەرە و بەغدا و دیمەشقیش بەڵام لەگەڵ ئەوەیشە نابێ بیرمان بچێ ئێمە خاوەنی خۆمان دەبێت لەسەر پێ خۆمان دەوڵەت تاج و تەخت و بەخت و لەسەر پێوەستانە زۆر باشە من بیرەرانی بەڕێز باس لەو بکەین لە ئێستادا دیداری دەوڵەتی نەتەوەی کوردستان لە هەزری لاوان کۆتایی بەکارەکانی هێناوە ئەو دوێنانەی ئەگەر هاوکارانە وێنەکانیش پیشان بن کە وێنی چەند کاتژمێرێک بەر لە ئێستان کە دیدارەکە بەڕێوە چۆ گفتوگۆیەکی گەرمیش لەگەڵ بێنەران کراوە مامۆستا پرسە لە جەنابەتەکەم و ناوبڕێک وەرئەگرم ئەنی باسی لەو کرد کە حیزبەکان ناومێدیە بەخشنەوە گەڵەوی لەگەڵ پەیڕۆ و پرۆگرامیان هەیە تۆ قسەت لەسەرەوە چیە بە کورتی زۆر سوپاس دەکەم بەڕاستی ئەو ئەزمموی ئەو 20 ساڵی حکومداری کوردی زۆربەی وەرەقەکانیان سوودان ئاخیر کار کرد ئاگریان تێبەدایە بەڵام هێشتا تاوا ویستایە کارتی دەوڵەتی کوردستانی ئەو کاتە دەبابی کۆکەرەوە بوو نەبوو بەڵام ڕاستە ئاگری گرتیا نابێ بسووتێ کارتەکان تۆڵی سوتاوە مامۆستا نەخێر ئاگری گرتیا بەڵام نەسوتاوە هێشتا لەبەر ئەوەی توانرێ بکوژێنرێتەوە دەبی کۆکەرەوە کەچی ئێستا بوویتە تەفریقە لە نێوان یەکتر تەخوین دەکەین ئەتوو دەوڵەت نایە ئەوە نایە هەموو زۆر حیزبێک کە باسی دەوڵەتی نەتەوەی سەربەخۆی کوردیە کە باس داوکێت تەنها دروستمان بۆ یەکتر قبول ناکەین بۆ پرۆژەی یەکتر تەبەنی ناکەین زۆر جار باز لەوەیە نەخۆ پرۆژەکە هاو بەشە و ئی تاریخە
يعني کەس نییە ئیکرد بەڵ ئەگە یەک کەس بی وەک منە پارتی بەس بێ ئەوە ئیم نەدر بووە بۆ توێ من نابی وا دەیبرێ هەمومانە وەرە بەشداری بکەی وەرە دزنەچی هاوبەشی عولیا دابنین لە نێوان هەموو ئەوکەن برین دەوڵەت دروست دەکەین دەوڵەت دروست دەکەم ئەو نیمە کۆتایی بێت. زۆر زۆر سپاس بۆ میوانەکانم لە تەوەری یەکەم لەگەڵ ما بوون مامۆستا مەسعود عەبدولخالق نووسەر و چاودێری سیاسی لەگەڵ مامۆستا لەتیف فاتح فەرەس نووسەر کە لەم تەوەرە لەگەڵ منا بوون بێگومان ناوبڕێک وەرەگرین لە تەوەری دووەما دوو میوانی تر لەگەڵە بێ بەردەوام بین لەگەڵتان تا دوای ناوبڕێک کاتیشی خۆش زۆر سەربازی ون ئەمجارە شارەزایەکی شوێنەوارناسی و هاوکارانی دەکاتە چیرۆکی بەرنمەکەی کە کارێکی سەخت و هەستیار ئەنجامەدەن و تا ئێستا نەزانراوە سامانێکی شاراوە لە ژێر خاکی کوردستاندایە. چۆنێتی دۆزینەوەی ئەم سامانە شاراوەیە بۆ یەکەم جار لە بەرنامەی سەربازی وندا ببینە. لە دێر زەمانەوە پێشینانمان دەستیاندایە پێنووس و بنەماکانی تێگەیشتنی کوردانیان بۆ ئاین نەخشاند، تێگەیشتنێک کە لە نێو سنووری کوردستاندا قەڵایەکی بۆ پاراستنی بەهاکان بنیاتنا و بە زمانی خۆمان و لە زەمین و زەمانی خۆشماندا فێری کردین لە ئاین و ژیان بگەین بە کوردی. تەنها تۆنی دووگەڵی جگەرەکە هەڵدەمژیت منداڵەکانت و ئەوانەی کە لە دەوروبەریشن بەشێکی ئەم دووکەڵە هەڵدەمژن. زیاتر لە 200 نەخۆشی لە ئەنجامی جگەرەکێشانەوە دروست دەبێت. شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشیانە. ئەم زانیاریانە و زیاتریش لەسەر تەندروستی خۆتان هەفتانە لە ساڕێژ وەربگرن. بیررانی بەڕێزی کوردستان 24 لە دوای ناوڕۆ جارێک تر سڵاوتان لێبێت لە تەوەری دووەمدا دوو میوانیکە لەگەڵ من میوان ئەبێ کە لێرە لە هۆڵی ڕۆشنبیری لە قەزای چەمچەماڵ لێرە باس و تەوەری و خواستیان هەبووە کە لێرە گفتوگویەکی سڕوپڕیش کراوە لەگەڵ بەشداران ئەوش دکتۆر سالار عوسمان کە نووسەر و مامۆستای زانکۆی لەگەڵ کاکە ئەنوەر حوسێن بازگیر ڕۆژنامەنووس زۆر سپاسانەکەم بۆ دەرفەتە زۆر بەخێرین بۆ ستۆدیۆ کراوە کە لە قەزای چەمچەماڵ بووە. من دکتۆر بێ لە جەناب بپرسم ئەگە بە کورتی باسی و تەوەرەی خۆتان بکەن کە ئەمڕۆ لێرە پێشکەش کراوە لە کۆتایی ئەوی منیش بینیم گفتگویەکی چڕوپڕ بوو بێگومان وێنەکانیش بەردەوام ئەگەبرەدانی کۆنتڕۆڵ پیشانی بن کە دیدارەکەی دکتۆر فەرموو باسەکەی خۆتان لەسەر چی بوو؟ قسەکردنی ئێمە هەمومان بریتی بوو لە دەوڵەتی کوردستان. دەوڵەتی کوردستان
پەیوەستکردن و پەیوەندی ئەم پرسە گرنگە هەستیارە بە گەنجی کوردستانەوە کەواتە ئێمە ئەم قسەمان لە دەوڵەت کرد ئەم قسەمان لە گەنج کرد لەم پەیوەندی نێوان دەوڵەتی کوردستان و لاوی کوردستان قسەگەرێکی زۆر هەیە بیرۆڕای جیاواز هەیە تێڕوانین و تێفکرینی زۆر جیاواز هەیە بۆی هەر یەکەمان لە گۆشەیەکەوە قسەمان کرد پێشم وایە هەموو جیاوازیانەی لە نێوان بەڕێزانی قسەکەر و ئەوانەی گفتوگۆیان کرد جیاوازیەکان هێزمان پێ دەبەخشێت من پێم وایە هەموو گەنجانەی کە بە تووڕێیەوەش قسە دەکەن لە پشتەکەم بە تووڕێیەوە پرسیارەکرا لە جنابتان پێێتەوە تووڕێی لە چ سەرچاوە بەشێکی ئەوە بوو کە گەنج بۆ خۆی بە طبیعەتی حال لە ڕووی سایکۆلۆژیەوە تەمەنەکەی و قۆناغی تەمەنی قۆناغێک لە تووڕێی تایە دواتریش بەڕاستی بەشێک لەو تووڕێیە تووڕێی سپین تووڕێی ڕەوان تووڕێی دڵسۆزانن تووڕێیەکن کە دەمانبنەوە بۆ بنیادنان بۆ ڕەخنەگرتن لە خۆمان بۆ ڕاستبینینی وێنەکان بۆ سیرکردنی عیبعارەکانی خۆمان کە ئەمە من تا سەرێسخان لەگەڵ ئەو تووڕێیەم تووڕەبوونێکیکە هەیە دەکرێت ناوێت دەبنێن تووڕەبوونێکی ڕقنی حزبیانە کە ئەوە من لەگەڵی نیم وێ دەکرێت و باز لە حزبی خۆت بکەی بەو مەرزەی ڕقل لە من نەبێ دەکرێت و ڕکلام بۆ سەرکردەکەی خۆت بکەی بەو مەرزەی ڕقل لە پێشمەرگە نەبێ ڕقل لە هەرێمی کوردستان نەبێ بێگومانە گەڕم بۆ لای جەنابی شت کاک ئەنوەر ئەو تووڕەی کە باسان کردن تووڕەیەکی دڵسۆزانەیە حیزبەکان زۆرجار لە یەک تووڕان بۆ تووڕانە ماوەڵەیە کاکە بۆ ئەوەش ناوی نەبرێت دڵسۆزانە بۆ بازەوەکە ئێستا عینادێکی زۆر لە نێوان هێزە سیاسیەکان هەیە و کەس تەنەزوو بۆ کەس ناکات بێگومان ئەگەر باسێکی تەورەکەی خۆشتان کرد کە لەسەر هێزەکانی دەوڵەت بوو لەم دیدارەیە خۆی لە ڕاستی ئەوەی ناوڕێم کاکسەلاریش باسی کرد دروست ینی بە نظری منەوە تووڕەبوونانەی ئەم ڕاوی تووڕەبوونی دڵسۆزانەیە ینی گەنج یەکەم ئەوێ بەرپرسیارەتی لەسەر شامبێ و ئەوێ لە هەمان کاتا چۆن ئەرکی بەسەرادرێ مافەکانیشی دەستە بەر بکرێ بە تەسەوەری من لەوە سەرچاوەگرێ ڕابن تۆمەت ئەیان بە یەکتر بە بۆچوونی من ئەوەی حیزبەکان ڕەنگە بەقەدەر ئەم تووڕەبوونەیەم گەنجانە دڵسۆزانە نەبێ و ئەوە بەشێکی ملولانەیە حیزبیە بخۆش دەزانی ئیدۆلۆژیا زۆر تەسیری لەسەرەوە مەسلەی دەسەڵات و داهات و ئەوانە بەڵام لە هەمان کاتا پێم وانی حیزبەکانیش دوژمنی یەک بن ینی حیزبەکان لە هەرێمی کوردستانە دوژمنی یەک نین ینی ئێمە بینیمان لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان توای 4 ساڵ شەڕ لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانی حەل کرد و ڕێکەوتنامی استراتیژیشی لێ بەرهەمات دوجار چەند ساڵ کێشەکانی نێوان دوژمنی گۆڕانی و یەکێتی نیشتیمانی ڕێکەوتنێکی لێ بەرهەمات ئێستاش بە تەسەوەری من کە کاتەکەشی زۆر تێپەڕیەوە بۆ پێویستە هێزە سیاسیەکان لەسەر مێزی دیالۆگ و گفتوگۆ بوونەوە بۆ چارەسەرکردنی ئەو قەیران بە تایبەتی کە هەڕەشەی جدی لە سارێمی کوردستان زۆر باز لەسەر و دوو ڕێکەوتنامەیەکە کە ئێستا جۆرێک لە لاوازیان سستی لە جێبەجێکردنی هەردووچان باشە بەڵام تۆ ببینە ڕێکەوتنامی استراتیژی بە هەر حاڵ ڕەنگە خاڵە پۆزیتیڤەکانی زۆر تێبێ لانی کەم کۆتایی بە شەڕین ئەو خۆی نێوانی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستانیانەوە کۆتایی بە لانی کەم جۆرێک لە دەخالەتی وڵاتان وەلانی کە مزیبوونەوەی گوتاری کوردی هەمووانەیەوە ئێمە پێوان وانی ئەنی ئەم خلافانە تاو ئاستەی کە ئێستا ڕووەدا تەسیر نەکاتە سەر ژیان و گوزەرانی خەڵک بە تەسەوەری من کارێکی ئاساییە هێزە سیاسیەکان خلاف و ناکۆکیان هەبێ بەڵام گرنگە کە ینی ڕە و نەزەری خەڵک بە نەزەری ئەتیبار وەربگرن و داهاتووی ئەم وڵاتە و ئازموونەکە بە نەزەری ئەتیبار بەدەی گەڕبوو لە دکتۆر سالار ئەگەر بە کورتی پێم بڵێ باسەکەی خۆتان لەسەر باسەکەی ئەوە کاکسەلا باسی هەمومان لەسەر دەوڵەتی کوردستان لە هیزری لاواندا بوو هەمومان قسەمان لەسەر کرد هەمووشمان تەییدی دروستبوونی دەوڵەتی کوردیمان کرد بەڵام باشە دکتۆر سالار گەڕم وڵات کاکەنوەر کەی ئەم قسەکردانە بن بە کردار وەکی جەنابی بۆ پێکارێکی پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستانی پارتی دیموکراتی کوردستان نەپەیڕە و پرۆگرامی خۆی هەم زۆر جار باسی دەوڵەتی متەوەی کوردی و سەربەخۆیی دەوڵەتی متەوەی کوردیەکە کەی ئەمانە بن بە کردارەوە چه هەنگاوێکن کراوە جەناب باشەکەی ئێمە ڕۆژنامە نووسان نووسەران تەنانەت گەنجانیش ئێمە قسە دەکەین بەڕاستی ئیشی ئێمە قسەیە و قسە وەکو دەڵێ ئەپارتمانی ئیشەکان ڕێک دێخی و فەڕەنسیەکان ئێستا شانازی زۆر بە خۆیانەوە دەکەن کە دەڵێن ئێمە بە قسە فەڕەنسامان دروست کرد بەشی دوێمی سیاسەکانن بەڕاستی ئەم قسانە هەر هەمووی لێک دەدەن لە ڕستەی عملی واتە پەیڤەکان و وشەکان ئێمە دەکەن بە ڕستە بەڵام ڕستەی عملی کار دەکەن کەواتە ئەمە نخبەی سیاسی و مەطبەخی سیاسی لە هەرێمی کوردستان قسەی ڕۆشنبیران و ڕۆشنفکران و ڕۆژنامە نووسان و توێژەر و مامۆستایانی زانکۆ و قسەی سیاسەکانیش هەموو بەیەکێتان چینە ناگیرێت ئەکید هەرێمی کوردستان هەنگاوی باشی ناوە بۆ مەسلەی دەوڵەت و من پێم وایە ئەم هەنگاوانە بەرهەمی هەبووە تا
ئێستا هەر بۆ نمونە لە 2015 سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو حزبولایەنە سیاسەکان بە حزوری گۆڕان یەکێتی و هەموو حزبەکانی تریش باسی لە دو هەنگاوەکانی ئەم پرۆسەیە کرد وارە هەمیان شایدن و دنیا زەمەنەکە پشتیوانی دنیا بۆ پرسی کورد شەڕی ئێمە و داعش بەشداری ئێمە لە شەڕێکی جیهانی وەکو تیرۆر و ئەرزێتی وڵاتی ئێمە لە ڕووی اقتصادیەوە و بوونی هێزێکی پێشمەرگەی پتە و ئایدیا و تێفکرین و جیهانبینی هەرێمی کوردستان لە ڕووی دیموکراسی لێبوردەیی بێکەوە ژیان مافەکان دیموکراسی هەموو ئەمانە خاڵی بەهێزن لەم قۆناغە بۆ ئێمە بتوانین نەنگاو بۆ دەوڵەتی پرسانێکی گرنگ کە ئەکرێ هەموو جارێ وترێ ئەمانە تەنها لە دروست بن تێنە پەڕیم پێوایە تەنها ئەفسانە دروست بن یان مزایدات بن هێزێک بەسەر هێزێکی ترا دیکە من پێم وایە مزایدات نییە چونکە ئیشی لەسەر کراوە نێوەندەکانی دنیای لێ ئاگدار کراوەتەوە بۆ نمونە قسە لەگەڵ کۆشتی سپی کراوە کە قسە کراوە نوێنەری گۆڕان و یەکێتی لەم دانیشتون و ئەم قسانە دیکۆمنت کراوە بەشێکی زۆریان و دواتر سەرۆکبارزانی هاتۆتەوە لەگەڵ هەموو حزبولایەنە سیاسەکان قسەی کراوە و لەگەڵ وڵاتانی تر فەڕەنسا بە نمونە هەنگاریا قسە کراوە و لەگەڵ رووسیا قسە کراوە و تەنانەت لەگەڵ بەغدا ئاخیر زار مەلەفی سربەخۆیی و مەلەفی ڕفراندۆم دراوە بە عەبادی لەلایەن حکومەت زۆر باشە پرسێکی گرنگ هەیە کە لە تەوەری پرسیارەکان منیش هەیە ئەوەی کە دکتۆر سالاک ژوورژاندی تا چەنە کارکراوە بووی پایتەختە گرنگەکانی جیهان لە پرسی سربەخۆیی دەوڵەتی نەتەوەیی کوردی تێبگەێنرێن و پشتیوانیان بەدەست بهێنرێ لە ڕووی کردداریەوە چی کراوە بۆ پێی دکتۆر سالارڵێ لەو کۆبوونەوەی لە واشنگتۆنی ژنەدی چێتی و گۆڕانیش بەشدار بوون ئەزانی ڕەنگە من لەم بارەیەوە بۆ چوونی خلافی بۆ چوونەکانی هاوڕێم کاک سالار بم بۆی کە تا وڵاتانە ڕەنگە وت بێت یان پشتیوانی لە کوورد دەکەین بەڵام نایانوە بوو تۆ پشتیوانی لە دروستبوونی دەوڵەتی کوردیەکەین و هەمیشە ئێمە گوێمان لە ختابێکی ئەوانە بێ ئەمریکا و یەکێتی ئەوروپا کە ئێمە لەگەڵ یەک پارچەی عێراقین ئەم ختابە ختابێکە کە پێمانەڵێ ئەوان پشتیوانی لە خواستەکانی ئێمە ناکەن ئەوە یەک دووهم من پێم وایە تێڕوانینی ئەمریکا و یەکێتی ئەوروپا تێڕوانی تورکیا و ئێرانیش تێڕوانینێکی بێمۆڕاڵە لە بەرامبەر قەزەی کوردی و بە تایبەتی وڵاتانی منتەقەکە تێڕوانێکی دوژمنکارانەشە و تێڕوانی ئەمریکا و ئەوروپا بە تەسەوەری من تێڕوانینێکی ئابوووریانەیە تێڕوانی اقتصادی هەندێک تێڕوانی استراتیژی و سیاسی نیە پرسیارەکەی لێرە ئەگەر دەوڵەتانە کە نایڵێن ڕای ناگەێنن پشتیوانی دەوڵەتی سەربەخۆی کوردیەکان پێت وانە لەو ترسەوە بێ لە حەزەری ئەوە بێ کە لە یەک پارچەی خاکی عێراق بترسێت ینی وەکو جۆرە دەستواردان دوای حکوومەتی عێراقی بڵێ ئەوانە دەستیان وەراتە یەک پارچەی خاکی عێراق مەسەلەکە یەک پارچەی خاکی عێراق مەسەلە جوگرافیا نییە مەسەلە بەرژەوەندیان نەوتیەکانیانە مەسەلەوەیە کە ئەوان باش دەزانن تێکچوونی سنوورەکانی نێوان ئەم چوار دەوڵەتە تێکچوونی سنوور و ئابووری و ئیقتصادی نێوان ئەم چوار دەوڵەتەیە کە بەسراوە بە ئیقتصاد و بەرژەوەندی چل دەوڵەتی ترەوە زۆر باشە کاک تۆ سالار کاگە نۆرەڵێ ئەوان توانە پشتگیری کورتەکەن بەڵام تا ئێستا نەمان بیستوە بڵێن پشتگیری دەوڵەتی نەتەوەی سەربەخۆی کوردیەکەین بۆ نەمانتوانی پشتیوانی بەدەست بێنەوە تا چەنە لەگەڵ ڕاکەی کاگە نۆرایی تا ئەو ڕۆژەی دەوڵەتی کوردستان ڕادەگەێنرێ عێراق یەک پارچەیە هەموو نێوەندەکانی دنیاش ئیش لەسەر واقع دەکەن کە ئێستا عێراقێکی یەک پارچەی هیچ کاتێک کورد هەرێمی کوردستان سیاسیەکان نخبەی ڕۆشنبیران چاوەڕوانی ئەوە نەکەن نێوەندێکی گەورە پایتەختێکی زلهێز گەورە بەهێز بێ دەوڵەتی کوردیت بۆ خاتە سەر سینیەک لە زیاق و هیچ کاتێک چاوەڕویان ئێوە نەکەین سیاسە گەورەکانی دنیا وەکو کوردەکان بە سۆزی کوردەکان بەڕوانینی کوردەکان تەماشای پرسی دەوڵەتی کوردستان ئێمە خۆمان یەکگرتووی خۆمان تەبایی و یەکڕیزی خۆمان هێزە اقتصادی و عسکەری و مێژووی و دیرۆچی و جوگرافی و هەتا کللتوریەکانی خۆمان هەر هەموو بەیەکەوە کەین بەهێز ئێمە کە هەبووین ئێمە کە یەکڕیز بووین کە ئێمە خاوەنیەک جیهانبینی و یەک تعریف بوون بۆ دەوڵەت من پێم وایە هیچ شوێنێک هیچ دەوڵەتێک هیچ نێوەندێک هیچ پایتەختێک ڕێگر نییە ئەوە گرفتی کاگەنۆری کە ئەڵێ بڕونەتە ئێستا نەمان بیستون بوترێت کە پشتیوانی دەوڵەتی سەربەخۆی کوردی ئەزانی ئەم قسانە ناگوترێت لە میدیا ئەزانی بەشێک لە پرۆسەی دیبلۆماسی و پرۆسەی گفتوگۆ بەشێکی قەت باز ناکرێت و دڵنیا بن سەرۆک بارزانی زۆر شوێنی گرنگ دەبینێ و بەر لەوەی جەنابی مامزەلال دووچاری ئەم حاڵەتە بێ زۆر شوێنی گرنگی بینیوە و بەیەکەوە تاڵەبانی و بارزانی زۆر کاری گرنگیان بۆ ئەم پرۆسەیە کردووە و بەشێک لەم حیوار و لەم کۆمنتانە ناگوترێن لەبەرە بوو کۆمەڵێک مەساڵحی گەورە لە مەنتەقەکایە بەڵام ئێمە لە نێو خۆمان با یەک ڕێز بین یەک گوتار بین خەونی لە مێژینەی گەلەکەمان بکەین بە
واقع بکەین بە ئەجێندایەکی گرنگ هەڵی گرین هەموو دنیا تێبگەێنین و بیکەین بە واقع ئاسانە بە بڕوای من ئەگەر یەک ڕیزی نیشتیمانی بنێتەوەی لەگەڵدا گەڕێم بە دکتۆر بەڵام ئێستا هیچ کاتێک باس لەوە کرێ هێندەی ئێستا هێزە کوردەکان لە باشووری کوردستان لە یەک دوور نەبوون بۆ بێگومان ئەوە یەکێکە لە خاڵە نێگەتیفەکانی ڕۆژی سیاسی لە هەرێمی کوردستان و دروست نەبوونی دەوڵەتی کوردی و تەنها هێزەکانی باشووریش نین ینی بۆ نە پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پێکاکە پێدا خراپە پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و گۆڕان و پەیوەندی نێوان هێزە ڕۆژهەڵاتیەکان و پەیوەندی بەش ئەم هێزانە تەنانەت ئێمە ویسمان کۆنگرەیەکی نەتەوەی بەستین هێزە سیاسیەکان ڕێک نەکەوتن لەسەر سیغەیەک بۆ کۆنگرەی نەتەوەی باشە کە کاتێک ڕێک ناکەوین لەسەر کۆنگرەیەکی نەتەوەی لەسەر خطابێکی یەکگرتو لەسەر دروست و ماشێکی یەکگرتو کەواتە ئێمە ئەم تێڕوانینە لای خۆراواش وەرەژیرێ ئەوانتی خۆی کێشەکە لەسەر هاوسەرۆکی بوو بۆ تێڕوانینی نەخێت لەسەر تێڕوانی هاوسەرۆکیەکێک بوو لە مقتەڕەکان بەڵام کێشەکە ئەسلەنەوە بوو کە چیە سەرۆکایەتی ئەم کۆنگرە نەوتەوەیەکەوە ئایا دەوری بێ هاوسەرۆک بێ خلافەکە بە بۆچوونی من زۆرتر لە نێوان پارتی کرێکەکانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بوو بەڵام کۆنگری نەتەوەی کوردیە بێگومان ئێستا باشترین کاتە جاویستمەوە بڵێم بۆ نمونە ئەو وڵاتانەی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو دروست بوون لە جنیایە هەمویان بە پشتیوانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا دروست بوون باشووری سۆدان و سۆدان بە پشتیوانی ئەمریکا و ئیسرائیل دروست بوون لەبەرەوەی باشووری سۆدان مەسیحی بوو بۆ جوواکردنەوەی لە دەوڵەتێکی ئیسلامی مەسیحی باشە لە کۆسۆڤۆ کەوانە موسڵمان نشینن بەڵام ئەمریکا پشتیوانی لێکردن بەرامبەر سربیایەکی مەسیحی تۆ سێریەوە کێشەیە بکە لێ پشتیوانی لە مەسیحەکانەکرد لێرە پشتیوانی لە موسڵمانەکانەکە بۆچی بۆ کەمکردنەوەی هەژمونی رووسیا بوو لە بەرامبەر پشتیوانیکردنی رووسیا لە سربیا لەبەرەوە پشتیوانی نێودەوڵەتی هەیە بەڵام لە پشتیوانی نێودەوڵەتی گەورەتر بوونی خطابی یەکگرتووە و ئیرادەی و پشتیوانیکردنی خەڵکی کوردستانە لەم دەوڵەتە بۆ ڕاگەاندنی خەڵکی کوردستان ئێستا گلەیەکیانەیە گلەیەکانیشان واقعیە ئەڵە کاتۆ کە تۆ ئامادەگی یەکەی بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی ئەبێ ژێرخانی کابری باش دەبێ موچەکەی من زابینکەی ئەبێ گوزەران و خەونەکانی من دابینکەی بۆ لەماوەی 23 ساڵی ڕابردوو ئەمە نەکرام پرسیاری بۆ جەنابتە کاکتۆسەلەر بۆ لەماوەی ساڵی ڕابردوو دەسەڵاتی کوردی نەیتوانی هەنگاوی کردداری گرنگ بنێ ئایا بەڕاستی هەر بە یەکەوەلانەی ناوخۆیمان هەبوو نووسەرێکی خۆراوایی ئەڵێ لە دوای ڕوخانی دیواری بەرلینەوە یا با بڵم لە دوای هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێت و بنیادنانی گلاسنۆست و پرستریسکا ئەڵێ کورسێت دەرفەتی گەورەی بۆ هاتۆتە پێش یاخود نەسەن ئاوا لەڵێ سێ فیشەکی تەقاندوە یەکێکیانەوەیەکە لە دوای هەڵۆشانەوەی دیواری بەرلین و ڕوخانی یەکێتی سۆڤێت و کۆتایهاتنی جەنگی سارد و پەلاماردانی سەدام حوسێن بۆ کوێت ئێمە ئەزمموی باشووری کوردستانمان بنیادنا گەورە بوو دووهەم لە دوای ڕووداوەکانی بەهاری عەربی و تێکشکاندنی وتاری ناسیۆنالیزمی فاشی عەربی کە لە محەممەد قەزافی و بەشار ئەسەد و سەدام حوسێن و عەلی بن ساڵح خۆی بینیەوە کورد ئەزمونێکی تری لە ڕۆژاوا پێکێناوە و لە هەڵبژارنەکانی 2014 هەدەپە کە نوێنەرایەتی خەڵکی باکوورەکە 80 کورسی بەدەستێناوە هەر سێکیان سێ ڕۆڵی گەورە بوون بەڵام کورد بە تەسەوەری من ئەو کاتە ئەجێندایەکی وازەحی نەبوو بۆ مەسەلەیە و ئێستاش بۆ نمونە هێزە سیاسیەکان لەسەر مەسەلەی ئەجێندایەک فۆرمێک شکلێک بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی کە دروستە بێ و لە کۆنگرەی نەتەوەیان مەترح بکرێ و هەمویان پشتیوانی لێ بکات یعنی بۆ نمونە ئەگە دەوڵەتی کوردی لە باشووری هەرێمی کوردستان دروست بکرێ ئێمە ئێستا نازانین تێڕوانی پارتی کرێکارانی کوردستان چەندە پشتیوانی لێکا بۆ چونکە هەر خۆی تەفەکوری پارتی کرێکارانی کوردستان ئێستا جیاوازە لەو تێزێکی یەکێتی و پارتی گۆڕان باشە تێزێک مەبەست لە دکتۆر چی بکەین بۆ ئەم جیاوازیانە کەم بکەینەوە لەسەر خاڵە هەڵبەشەکان ڕێککەوی وەرەگرزیکردنەوەی زۆر دروست بێ و بەرەو کۆنگرەی نەتەوەی بچینەوە و بەرەو دەوڵەتی کوردیان و پرسیارێکە پێشەوە تا چەند ئومێد هەیە لە ماوەیەکی نزیک دەوڵەتی نەتەوەی سەر بەخۆی کوردی بکەین بەڵێ ئەم چی بکەین زۆر هەڵدەگرێت پێم وایە ئەم پرسە بەر لەوەی پرسێکی سیاسی بێ پرسێکی ڕۆشنبیریە بەڕاستی هەنی کورد وەکو تاک و کورد وەکو نەتەوە تا ئێستا کۆمەڵێک گرفتی کللتوری لەو بارەیەوە حل نەکردووە مەسەلەن قبولکردنی یەکتر مەسەلەن بینینی وێنەی گەورە وەکو خۆی مەسەلەن ڕزگاربوون لە مەسەلەی ناوچەگەریەتی و مەسەلەی بەرژەوەندی بچووک بچووک و بینینی کۆ لە جیاتیەوە ئێمە هەموو نیشتیمان لە کۆیەکدا ببینین هاتوین پارچە پارچەمان کردووە و تەنانەت دوامان لێ کردووە ئێستا خەڵکی شارەکان ڕقیان لە یەک بێتەوە هەموو ئەمانە بەیەکەوە گرفتن ئەمە بەشێک لە سیاسەکان یان ڕقنن کە لە مێژوو خۆیاندا عقدەیان هەیە نەیانتوانیوە سەرکەون
سەنگەری پێشمەرگیان نەبینیوە بەبەردەوامی لە نێو حەقی سیاسی بووینە و بەرامبەر بە ڕەمزە سیاسەکانی وڵات دڕدۆنگن بەڕوونی بەبستان لە چیە؟ مەبەستمان هەموو ئەو وێزگە مێژویانە پێمان دەڵێن کە چێن لە سەنگەرەکانی پێشمەرگا وجودیان هەبوو شەیدیان داوە چێن تەنیا خەریکی قسە بووینەوە ماڵی کوردیان بە قسە وێران کردووە خەڵکی کوردستان زۆر وریاترە سەنگەرەکان دەبینێ قسە بەتاڵەکانی تێپەڕێنی کە کێ کردی و کێ نەیکرد ئێستا چی بکەین؟ ئێستا کاتێەوە هاتووە و کاک ئەنوەر باسی کرد و لە هەندێک لە برادری نوێسەریش باسییان کردووە گرفت گەیشتۆتە حەدێک پێویستە بە زووی چارەسەر بکرێت گرفتەکە ئەوەندە گەورەیە پێویستی بە چارەسەرێکی گەورە هەیە گرفتی ئێمە گەورەیە کەواتە پێویستمان بە کۆنگرێکی نەتەوەیی هەیە کۆنگرەی نەتەوەیی ژەوەیە ئێمە یەکێک بەڕاستی کۆمان کاتەوە هەمومان ڕوومان لە سەرۆک بارزانانی من بۆ خۆم پێم وایە دەوری سەرۆک بارزانانی لەم قۆناغەدا دەورێکی زۆر مێژوویە و ڕووی دەممان لە سەرۆک بارزانانیە کە بتوانێت هەموو لایەنەکان کۆکاتەوە لەسەر مێزی کۆنگرەی نەتەوەیی و لەوێ ئێمە یەک شت بکەینەوە ژەوەیە ئێمە گەورەتر لە حیزب گەورەترین لە پارچە گەورەترین لە شار بیر بکەینەوە وەکو کورد وەکو نەتەوە بیر بکەینەوە تا ئەم جیهان بینی ئەم تێگەیشتن ئەم ڕوانینە نەبێ زۆر زەحمەتە بتوانین گرفتەکانی خۆمان چارەسەرکەین بەداخەوە ئێستاش بەشێکی زۆر لە سیاسەکانی کوردستان بەشێکی زۆر لە سەرکردی حزب سیاسەکانی کوردستان لە ناوچە و لە شار و لە گوند نەترازاون بۆیە ئەمە بیرکردنەوەیەکی خراپی نێگەتیفی کوردیە کە ئەمە پەیوەستە بە سەقەتی لە سەقافەی کوردی نەک لە سیاسی کوردی دکتۆر گەڕەوم بەرادەبەوەی کاگەنەرۆ لە جەناب بپرسم بۆ پێی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بە هێزە سۆسیال دیموکراتەکانی جیهانە تا سەرە پشتیوانی ئەم هێزانە و ئەو هێزانە لەناو دەوڵەتەکانیان توانیانە بۆ کورد و بۆ قەزای کوردی بەدەستبێنەوە وەکو یەکێتی بۆ مەبەستە چی کرد بێگومان ڕاستە سۆسیال ئینتەرناسیۆنال دوای نەتەوە یەکگرتوەکان گەورەترین ڕێکخراوەی جیهانیە و خۆ تا ئێستا جەنابی مام جەلال جێگیری سەرۆکی ئەم ڕێکخراوەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامی کارایە بێگومان ئەوان دێڕوانێکی زۆر باشیان هەیە بێگومانە بێوە لە بەرچاو بگرین کە کەسی یەکەم کە بەس پرسیارێکی یە قسەکەت پێدەڕ ئەم هێزانی کە پشتیوانی ئێوەن وە لەگەڵ ئێوە ڕێکخراوەکان کە خۆ دەفەرمی لە دوای نەتەوەیەکگرتوەکان ئەوەی ڕێکخراوێکی گەورەیە ئایا تا سنە دەوڵەتیان هەیە یان پێکهێنەری دەوڵەتن ئەو هێزانە بۆی لە ڕێی دەوڵەتەکانیان و پشتیوانی بە دەوڵەتی کوردی بکەن بە تەسەوەری من ئەم تێڕوانینەیان لا دروست نییە تا ئێستا من بە وازەحی نەمبینیوە کە تێڕوانینی ئەوان تێڕوانینێکی دۆستایەتیە ئابوووریە وەکو مەسلەی مافی مرۆڤ میدیایە ینی بە ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنالیشەوە بۆ نمونە ئێمە لە دوایین کۆنگرەی حزبی سۆسیال دیموکراتی حزبی چەپی ڕادیکاڵی یۆنان بۆ نمونە نوێنەری یەکێتی نیشتیمانی بەڕێز کاک مەلا بەختیار ئامادە بۆ لە کۆنگرەکەی وتاریە بووە ینی ئەو پەیوەندیانە پەیوەندیەکی دۆستانەوە زۆرش محیبەتیان لەگەڵ خەڵکی کوردستان ناردەوە بەڵام بە تەسەوەری من وڵاتایهای زۆری یەکێتی ئەوروپاش چاوەڕوانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنساکەن ئەوان تەحکوم بە سیاسەتی خۆرەڵاتی ناوەڕاستەوە لەگەڵەوە لە سۆسیال ئینتەرناسیۆنال و دەسەڵات و سوڵتان نییە بێگومان ئەوانە پلەبەندیە یەکێتی ئەوروپا ئەمریکا پلەبەندیە بەڵام من بۆی بۆ سەرمێنم کە ئەمان پشتیوانی لە تا ئێستا پشتیوانی ڕاستە خۆیان لەم دەوڵەتە نەکردووە بۆ نمونە کوردستانی هەر جوار پارچە 750 جار بەقەد مۆناکۆیە 250 جار بەقەد بەحرێنە 200 جار بەقەد لوبنانە باشە بۆچی پشتیوانی لەم دەوڵەتە ناکەن بە خاتری بەرژەوەندیەکانی خۆیانە بە تەسەوەری من هێشتا ئەگەڕێن ینی بۆ معلوماتی جەنابێت تێڕوانین و ڕوویای ئەمریکا هێشتا لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لەم منتقەیەکە کوردستانی بەسەرادا بەشکاوە وازەح نییە هەر بۆیە خەڵکی ئێمە سیاسیەکانی ئێمەش جۆرێک چاوەڕوان ماون لە هاتنی ترامپ ئاخۆچ ئاڵگۆڕێکی بەدەستەوەیە ئێمە لە ڕۆژاوە وەزعێتمان باشە بەڵام تا دوێنێ مۆسکۆ کە پشتیوانی لە کانتۆنەکانە کرد ئێستا ئامادەیە لەگەڵ تورکیا سازش بکە لە بەرامبەرەوەی تورکیا دەست لە داعش هەڵگرێ و رووسیا و وەتەنان ئێرانیش پاشەکشە لە پشتیوانی لە کانتۆنەکان دکتۆر سالار ڕۆڵی ڕۆشنبیران مامۆستایانی زانکۆ خاوەن قەڵەمەکان لە ئێستا چییە بۆی نێوانی هێزە سیاسیەکان لە باشووری کوردستان نزیکتر بکەنەوە نەک دووریان بخەنەوە پێم وایە یەکەم کار کە ڕۆشنبیران بیکەن پێویستە بیکەن ئەوەیە کە لەژێر هەژمونی ئەم گوتارە حزبیە شەڕکەرە چکە گوتارێکی حزبی علامی هەیە ئێستا زۆر شەڕکەرە زۆر بە ئازارە زۆر ئەوەی تر تەخوین دەکا من بۆ خۆم تاسە دەستقان دژێ ئەو وتارە گرژم ئیشی یەکەمی ڕۆشنبیرانەوەی جارێ لەژێر ئەم هەژمونە بێنە دەرەوە ئیشی دووەمیانەوەی بەڕاستی تەبایی دروستکەن من ئێستا لەگەڵ هەندێک برادەر باسی بێگومان ئەگە ئیرادە هەبێ هەموو شتێک دەکرێت من پێم وایە ئێستا لە کوردستان کۆمەڵێک نووسەری باش و خەڵکی بەبیرکردنەوە باش و نیەت باش و بێبەرژەوەندی هەیە دەتوانن
گروپ دروستکان سەرکردەی حیزبەکان ببینن و دەور ببینن من پێم وایە لە هەموو ڕۆژە نوتەکەکانیشدا چرایەک ئومێدێک شەمعەیەکەر هەیە و خەڵکی زۆر باش هەیە و من بەردەوامیش لەگەڵەوەم کام کۆناغا بە هەموو مەسات و خەمەکانی تێدەپەڕێ و کوردستان ئایندەی زۆر گەشت دەبێت. چەند خولێکێکمە ماوەوێت تەرخانی کەم بە بابەتێکی تر کە دوورە لە باسی ئەمڕۆبان ئەویش باسی پرسی مامەڵی بەغدایە ڕاستەخۆ لەگەڵ پارێزیەکان کاگەنوت بە جەناب تۆ دەست پێ بکەم ئەو پرۆژەیەکە کە ئارامی شێخ محەممەد وەکوجێگەی دومی سەرۆکی پەرلەمان و ڕۆژان باسی لێوە کرد کە ئێستا کاتی ئەوەیە بەغدا ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ پارێزیەکان کە لە پرسی داراییە تا چەند سەرکەوتوو بێ بۆ ئەوەیە بشپرسن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تا ئێستا ڕایەکی فەرمی نییە. من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەو ڕێیانی کاگەرام ڕێیەکی واقعی نین و ڕەتفعلن و بۆ چوونێکی واقعیش نین بۆ چونکە ڕاستە ئێمە خلافمانەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕاستە بەهۆی ئینادی پارتی دیموکراتی کوردستان و ئینادی بچنەوەی گۆڕانە ناتوانن لەسەر مێزی گفتوگۆ بکەنەوە بەڵام ئەومانایە نیە ئێمە پەلکێش بکرێن بۆ هەر دانووسانێک لەگەڵ عێراق کە بزانین ئێمە پارچە پارچاکە پەیوەندی گۆڕان ئێستا لەگەڵ جەنابتان بووە سایەوە باشترین حەلە لە ئێستاوە کەڕوانەکانی واقعیە بەڵێ دکتۆر تەئیدەن بۆ قسەکانی کاگەنوەر وەڵامێکی هەڵسوڕاوی گۆڕانت بۆ دێنەوە وەکەوەی دێرە بێ دوێنێ لە گۆشەی دوالاپەڕێ ئاوێنە عەزیز ڕەئوف کە یەکێکە لە نووسەرە دیارەکان دەڵێ با بەڵام ڕەگەم مامۆستا عەزیز ڕەئوف خۆی لەسەر گۆڕان مەحسوب نەکا ئێستا نزیکە لە گۆڕان دەڵێ با گلەیەکانمان لە پارتی وامان لێ نەکە کۆمەڵێک گەنج کۆمەڵێک مناڵ بمان بنەوە لای عەبادی تووشی ئەم لەگەڵ ئارامەتی باسی ئارام دەکا دەڵێ با گلەی ئێمە لە پارتی وامان لێ نەکە قەدەرمان بکەوێتە دەستی کۆمەڵێک مناڵ ئەم مناڵانە بە تووڕێیەوە هەرێمی کوردستان ببەنەوە بەغدا و لای عەباد زمانی کە تۆ جەناب بەرامبەر ئەمە وتاری تا چۆنە ئەمەی ژاری لێکمان دوورە خاتەوە ئەمە وتاری یەکێک لە نووسەرە دیارەکانی بچنەوەی گۆڕانە بەرامبەر بە خودی گۆڕان من پێم وایە هەموو گەڕانەوەیەک بۆ بەغدا باشە بەو مەرجەی هەرێمی کوردستان تێدا سەرکەوێت هەموو گەڕانەوەیەک با منەوە ڕووکەمەوە تخوا بیرکردن ئەو ینی فکری خۆم ڕووکەمەوە هەموو چوونەوەمان بۆ بەغدا بۆ هەرێمی کوردستان بێ بۆ سربەخۆیی بێ بۆ ڕفراندۆم بێ بۆ موچەی خەڵک بێ بۆ ژیانی خەڵک بێ زۆر باشە بەڵام لە پاڵ ئەوەدا ئیرادەیەک هەیە نەغمەیەک هەیە بۆ گەڕانەوەیەکی پاشکۆیی بچووکی دەرەجە دوو ئەمە نەک ئیداری و سیاسی دارایی نییە ئەم گەڕانەوە چۆن بە پێی یاسا نابێت دژە بە یاسا ئەڵە خەڵکی هەرێمی کوردستانیش بێموچەیە بێمەعیشەتە خەڵک لەو زیاتر تەحمولی نییە بۆیە هاوارەکە عەبادی نەخێر ئەمە ڕسالەیەکی سیاسیە ئارام دەیەوێ جادەی سلێمانی لە بەرژەوەندی گۆڕان بجوڵێنێ من پێم وایە جادەی سلێمانی و شەقامی سلێمانی زۆر لە وریاترە کاگەنۆر ئەوم پرسی بۆچی یەکی کوردستانی کوردستان تا ئێستا ڕایەکی ڕسمی نییە ئایا ڕاستیش پەیوەندی هەیە بە باڵەناکەکەنەوەی یەکێتی نیشتیمانی ڕێیە ئەو پێم وایە ڕێیەکێتی نیشتیمانیشە ئێمە نامانەیە بە هەر نرخێک کە ئابادی خوازێ حکومەتی عێراقی خوازێ پێم وایە بەڵێ ئێمە نامانەیە بە هەر نرخێک کە ئابادی خوازێ حکومەتی عێراقی خوازێ ئێمە تەیدیەوە بۆ چوونانەی کاگارام بکەینەوە پێشم وایە بۆ چوونانە بۆ چوونی کاگنەشیوانیش نییە بەنەسەری پرۆژەکەی کاگارام ناکەن نەخێر نەخێت ئێمە پێمان وایە پەیوەندیەکانمان لەگەڵ حکومەتی عێراقی ئەبێ پەیوەندێکی باش و تەندروست بێ و بە تایبەتی دوای ڕزگارکردنی مووسڵ و خودی بەرزانی سەردانی بەغای کرد و عەبادی ئاتەلای بەرزانی ئەوە سەرەتایەکی باشە و ئەوەی کە جەنابیشت باس کرد مەسەلەی بودجە و موچەوە نابێ ڕێک بخرێتەوە و تەبیعیشە ئێمە تا ئێستا پرۆسەیەکی ناردنەدەرەوەمان لە ڕێگای تورکیاوە بووە لەگەڵ عێراق ڕێکەوین بە سیغەیەکە و وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستانیش نەیشادوێتەوە ئەگەر حکومەتی عێراقی ماگانە ملیارە دۆلار با بەهرەی ئێمە نوتەکەی ڕادەزەکەی بەتەسەڵی فراکسیۆنەکەتان لە بەغا فراکسیۆنی یەکێتی کوردستان تەبەنیەم پرۆژەیە ئاکەن پێتان وایە ینی بۆچی سیاسەتی جیاوازێت چییە؟ من نازانم ئەندام پەرلەمانی قسە بکە وەکوتم چۆنەوەوانە بۆ نمونە ڕێی سەریحی بستنەوەی گۆڕان و پێم وایە کاگنەشیروان نییە پێم وایە ڕێی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نییە ئەوەی کەوتم بە هەر نرخێک بێ بچیتەوە بەغا ینی نەوتی ڕادەستکەی واز لە سەربەخۆیی فیدرالی بێنی و مەسلەی مادەی مەسلەی مادەی 140 و ناوچە جێناوەکان بچێتەوە شوێنی خۆی و حەشدی شعبی بێتە کەرکووک و نازانم مووسڵ هەرێمی کوردستان ئیداری هەرێمی کوردستانی بەسەرەوە نەبێ و وەڵحاصل زۆشتی تر ئەوانە نابێ بە هەموو نرخێک ئەمینی ژەچەند ڕۆژی ڕابردوو بە ئێمە ڕاگەیانەوە بەغدا نییە کە ئامادە بێت لە نەوتی بەسڕا
پارەی هەرێمی کوردستان بنێرێ یان خێر بە هەرێمی کوردستان واقعا. بکات باسی لەوە کرد ئەگەر داهاتێک هەیە لە ناوخۆ لە پارێزگای سلێمانی بۆ لەو داهاتە موچەی فەرمانبەران نادرێ پێتان وایە ئەگەر بە کورتی ئەریینی و خۆلێک زۆر سوپاسانەکەم لە ئێستاە ئەو مەشروعاتە سەرەگەی یان نەخێت تەنها فشارێکی تون بووە لەسەر بزوتنەوەی گۆڕان لە ئێستا لەنجەماوەری و پێێتی بەوە دەری بڕێ بۆ بڕای جەنابێ پێم وایە بستنەوەی گۆڕان کارێکی زۆر خراپی کرد یەک زەختێکی خستە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە کارێکی زۆر خراپە کە تۆ زەخت لە حکوومەتی خۆت بکەی بۆی بچوو چکەوە لە بەردەم بەس خەڵکی لێ متوانەمان بە حکوومەت هەرێمی کوردستان نەماوە کە ئەڵێ موچە نییە ئەمە هەتا ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان ئەوترێ خەڵک بێ ئەمە لە کالەوەی کە باز لەوە کاگەری یەک لیتر یان یەک بەرمیل لەوتیش پێ بە $100 چاک نابێ وەزاکە پێێتی خەڵکە خاڵی دووەمی غەڵەتی کاگارامەوە بوو خۆی بە شێوەیەکی لاواز نیشانی بەغدادا کە دەڵێم خۆی مەبەستم لە هەموو ئەم واقعەیە کە لە کوردستانی شەیە ئەگەر جواب بینیش بێتە حکوومەت خەڵکی بە ئەمەل نەکردووە بێدی نەکردومانە حکوومەت لە گرفتدایە و گرفتەکانی قوڵن و پێویستە ئێمە گوژاری سپی بەسەر کۆمان بکەین نەخێر شکستی نەخواتەوە حکوومەتێک 1100 کیلۆمتر مقاومەی درەندەترین تیرۆریستی دنیا بکە بە حکوومەت شکست خۆی واردوو لە قەڵم نەدرێ یان بە حکوومەتی براو سەرکەوت کاتە دوای داعش بەرەو شوێچین کاگەرەگە من پێم وایە نەخشەی ئابووری حکوومەتی شکستی خوارد من ڕەنگە لەو بۆ چونای پێم وایە نەخشەی ئابووری نەخشە ڕێگای ئابووری هەرێمی کوردستان شکستی خواردووە لە ڕووی سیاسیەوە سەرکەوتوو نەبووە بەڵام ئەزمونەکە تا ئێستا خۆڕاگرە و مەسەلەی هێزی پێشمەرگە گرنگە و مەسەلەی بە تەسەووری من دوای مووسڵ تەواوی ڕێگە نەخشەی ناوچەکە بگۆڕێ ئێمە شایەدی هەژمونی تەماعکارانە و چاوچنۆکانەی تورکیین بەڕاستی کە ڕۆڵێکی خراپە بینێ لە منتەقەکە و ئێمە مەترسی ئەوەشمان هەیە کە لە دوای پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ مەسلەی ناوچە جێناوەکان ببێتەوە بە مەدانی تەراتێنی نێوان کورد لەلایەک شیع و سونە لەلایەکەوە زۆر خەتەر هیوادارم و لەگەڵەوەشە حکوومەت هێرەمی کوردستان بۆ دەرباز بوون لەو مەترسیانی کە ڕوبەڕوویە بێتەوە لە داهاتوو کۆبوونەوەکانی چەند مانگی ڕابردووی ئەم چوار دەوڵەتەمان لە جەزایی سەر لە نوێن لە بیرە ڕێکەوتنەکانی نێوان تورکیا و ئێران ڕێکەوتنەکانی نێوان تورکیا و رووسیا تورکیا و مۆسکۆ هەموو ئەوانە خاڵێکی هاوشکەتیانە هەیە مەسەلەی لە باربردنی ئەزمموی هەرێمی کوردستانی باشوور و کانتۆنەکانی خۆراوە من زۆر سوپاس دەکەم بۆ ئەنوەر حسێن باسکرد ڕۆژنامەنووس لەگەڵ دکتۆر سالار عوسمانلووسەر و مامۆستای زانکۆ زۆر سوپاس بۆ کاتێ بە ئێمەتان بەخشی من هیچم نەماوە لێرە باسی بکەین هەڵبەتە ئەمڕۆ دیداری دەوڵەتی نەتەوەیی لە هەزری لاوان لێرە لە قەزای چەمچەباڵ پێشکەش کراوە کوردستان 24 لێرە ستۆدیۆی کراوی هەبوو لە ماوەی 5 کاتژمێری ڕابردوو بێگومان ئێمە بەرداوام بین لەگەڵتان لە هەر شوێنێک بێ لە هەر بابەتێکی گرنگا بێ ئێمە ڕووماڵی تایبەتمان بەرداوامە بێ منە گەڕێمەوە و زۆر سوپاس جارێکتر کە ئێوە بینەرانی بەڕێز تا بکاتە بینەری ئێمە بوون تا دیدارێکی تایبەتی تر هەموو لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ